خێراتندان دەکەم. من کە ناوم دنیا شێوانە، مامۆستای شێوەکارم. ئەم ساڵ یەکەم سارمە کە لە بەشی چالاکی قوتابخانەکان ڕاهێنانی بە چەند خوێندکارێک بکەم فێرخوازێک واتە کە نزیکەی 2 مانگە خەریکی ئەم چالاکیانەین. بەرهەمی ئەو 2 مانگەمان ئیشی زۆر جوانی تێدا، کاری دەستی تێدا، ئیشی برێنە ڕەسمکردنی تێدا، بە عەمەلی و نەزەری فێرم کردین. هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازم. هیوادارم هەموو سارێ ئەو جۆرە فیستیڤاڵانە بەردەوام بی. یەکەم ساریشە ئەم فیستیڤاڵەکە بکرێ بەشی شێوەکاری تێدابی لە گەرشانۆ، لەبەرەوەی هەموو سارێ بەس لە مۆسیقای کرایە. هیوادارم هەموو سارێ بکرێتن گرنگی بە نەوەکانمان بدرێت، لەبەرەوەی ئیشکردنەکانمان لە بۆ ئەوەی بۆ هاندانی تەڵەبان بێن ئەو مندارانە کە دوورکەونەوە لە یوتیوب و ئەو تەلەڤیزیۆن و ئەو شتانێک کە تەئسیر زۆر لە نەوەکانمان دەکاتن، و هەروەها بەفیڕۆنەدانی ئەو شتانێک کە ڕۆژانە بەکاری دێنن، جا چ لە ڕووی هەتا کتابە دەفتەرەیانەوە تا ئەو خواردنانەی کە دەیخۆن زۆر شتێک تێیدا بەکاردێ لە بۆ بەکارهێنانی جوانکاری ناوماڵ و شتانە، کاری دەستی و چنین و ئەو شتانە کە زۆرم فێرکردین. هیوادارم نەخۆشیان دوای سوودی لێوەرگرن و لۆمارێ ئەو شتانە دووبارەکەنەوە. هیوای سەرکەوتنیان لۆ دەخوات. زۆربەی کات ئەو قودوانەی کە لە مارێ ئیشیان پێنیە دەیانوێت فڕێدەمیان شتێک دەتانن لە بەردەستیان دانێن، هەر لۆ خۆیان مندار مێشکێکی هەیە زوشتی وەردەگریتن. بەسای ئەو شتانەوە کە ئەو ئیشانە بکاتن یان ڕەسمکردن دوور دەکەوتەوە لە یوتیوب و شتانە، خاستن لە مۆبایل و ئەو ئامێرە زیرەکانە کە زۆر ئێستا دایک و باوکان پێوەی دەناڵێنن لە دەستبندارەکانیان کە گرفتی زۆریان لۆ دروست دەکاتن. و هیوادارم کە گرنگیان پێ بدرێ، هەر ئەوەندە نەبی کە ئەلێرە ئیشەکانیان کردیا لە دوا ڕۆژیش هەر ئیحتیمامیان پێ بدەن، چکە ئەو ئیشانە دەبتە وەلو هەندێک لە ئیشەکانیش دەبتە سەرچاوەیەک لە بۆیان ئەگەر بێت و لە خۆیان گرنگی پێ بدەن. چکەمە لێرە کاری کراوتنین و ئیشی دەستی ئەو شتانەمان کە کردیە ئیستفادەی دەبی لە بۆ خۆیان، هەر ئەوە نییە لێرەکە ئەوە دانرا دەتوانن لە خۆیان پەرەی پێ بدەن. بله عزیزکم.